دەڵێ قۆڵۆن تەواو دەرم عیبی نییە کەوادای دەگری بەس دەرێم جەم زرینگەی دێ دەێستا عیلاجێ و چلۆ دەکەن ئەسا بینێ برایەکەم جێ زرینگەی دە وژەی داات ئێستا دەڵێن نەمایە وژەکەی نەما تەواو بوو هەیە بێکزەسە تەواو دەبیت گوێ زعیف گوێ زەعیف ئێستا ئەو برادرە لە 57 جێ لێ دەبوو ئێستا لە 34 جێ لێ دەبی یان تقریبا 22 دەرەجەی فەرق کردی زۆری فەرق لێ زۆر باش ئێستا یەکەم زار دەست ئەوەی دازگیدا دەگرتم زۆر دێشە ئێستا هیچ دەست خلاصی کرد ناشت هەز زۆریش زۆر هەز بە باشی دەکەم ئازاری نەما ئەوە لە تیکتۆک ناوبانگی و دکتۆرم جێلێ بووە وەڕ یەکەم زارە هاتیت مێرانە یەکەم زار سەمە کەسی دی سوودیان لێبینەوە باشەوە عیلاج ئەوەی لە تیکتۆک جەم لێبی بەڵێ جەم لێ بووە زۆر عیلازەکان زۆر باشن ئیترمش ئەو ڕۆکە سەردانی ئێرەم کردو دوو نەخۆشی سەردانی بۆ بەمە پەستی دوو نەخۆشیاتمە بۆ قۆڵۆن و بۆ فەقەرات